جارکدن بو مجارا بریارا دادگاه فدرالی لدور هلوشاندنا کرسیین پیکاتیان دناو پارلمان کردستان دا تماشاوانیجا میوانه که میهجاهی برس آنو جوهر کسادی که دیار مسیحیانه هم سیاسیه هم اداریه ایدی کاک آنو بگمان هرکسی ناسه کاک آنو بخیر بین البته جنابت دنی دوا کرده بود که سروک بارزانی هالویز بنوینه سبارت به دکو کردن لما فی پیکاتکان که همیشه سروک بارزانی تأکیدی لسر کردوا مکتب سیاسی پارتی کو بوده بیاننامه در کردن نوارو که بیاننامه که چونه کدی توا سبارت اوپرسه بیاننامه کی لجای خویتی بیاننامه کی بهزا و بیاننامه که برگری دکاتن لما فی پیکاتکان براستی امی بریاری دادگاه فدرالی عراقی بتایبەت ئەوەی کە تایبەتە بە پێکهاتەکان بە هەڵوەشاندنەوەی 11 کورسی کۆتا تورکمان و کوردان و سریان و ئاشووری و ئەرمەن بڕیارێکە بەدژە لە دەستور بەدژە لە مافەکانی مرۆڤ و بڕیارێکە دەتوانین برێن سروشتێکی سیاسی هەیە لەبەر سکاڵایەکی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دادگای اتحادی ئەم بڕیارەی وەرگرت و بەڕاستی ئەمە هەڵەیەکی مێژوویە لەلایەن برادەرانی یەکێتی لە تاقیکردنەوەی پێکەوە ژیان و قبولکردنی یەکتر و تۆلیرانس بەداخەوە یەکێتی دەرنەچوو. ئەگەر ئێمە باسی دادگای فیدرالی بکەین دادگای فیدرالی باسی کورسی زیادکردنی کورسی کۆتاکان بۆ بەغدا دەکات کورسی کۆتا بێگومان لە کەرکووکی ئەنجومەنی پارێزگا لە مووسڵ هەیە حتا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیە بۆ ئەوەندە حساسیەتیان هەبووە بەرامبەر پێکهاتەکان ئەو کورسی پێکهاتەکان لەناو پەرلەمانی کوردستان بەڕاستی هەندێک حزب و لایەنە سیاسی و لەم حالەتەدا لەم کەیسەی ئێمە برادەرانی یەکێتی تەماشای یاسای هەڵبژاردن دەکەن وەکو کراسێک ئەگەر هەندێک قەڵەو بن و عەزەڵاتیان هەبی دەبی کراسەکە بەڕینکەن ئەگەر هەندێک عەزەڵاتیان بڕوە یاخود زەعیف بن دەبی کراسەکە تەسک بکەن بەڕاستی وەچی عەرەب گوتنی ما هاکەذا تورەد الئیبل ئەمەی کە کرا دژە بە مافی مرۆڤ بەداخەوە یعنی مێژوویەکی دوور و درێژی پێکەوە ژیانمان هەیە ئەمە یەکەمین جارە لە هەرێمی کوردستان لەوتی ئەم کیانە جوانە کە بەخینی دەیان ساڵی خەباتی گشت ملەتانی کوردستان و گەڵی کوردستان بە کورد و بە تورکمان و بە کلدان و سریان و ئاشووری و ئەرمەن و بە مەسیحی و بە موسڵمان و بە یەزیدی و بە کاکەیی و بە سابی ئەیمەندایی و بەگشت ئەو تێکڕای ئەم پێکهاتەکانی ئاینی و نەتەوەی کوردستان کە ئەم پێکەوە ژیانە بۆ ئێمە مایتەوە لە شۆڕش شەهیدبوونی هورمز مەلک چەکۆ ئەو هەموو شەهیدە گەورەکانی دکتۆر حەبیب المالح سۆران عەبدولمەسیح ئەو هەموو شەهیدە مەسیحیانە و شەهیدی یەزیدی و لەگەڵ برا کوردەکانیان لەم شۆڕشانە هاتین ئەم کیانەمان دروست کرد ساڵی 1991 دوای ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان و ساڵی 1992 پەرلەمانێکمان دروست کرد کە بەرهەمی ئەم خینەیە ئەم خەباتەیە پێکەوە ژیان چەسپێنرا لەو کاتەی کە ملحەقێک الحاق کرا بە قانونی ژمارە یەکی ساڵی 1992 کە پەرلەمانی کوردستانە و کاتە و لەم کاتەدا جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی یەکەمین کەس بوو کە دەنگی دا و پشگیریەکی تەواوی کرد بۆ مافی کۆتا و هەروەها جەنابی بەرەحمەتی مام جەلال ئەویش پشگیری کرد ئەمڕۆ برادەرانی یەکێتی لە تاقیکردنەوەی قبولکردنی یەکتر و پێکەوە ژیان دەرنەچوون بەڕاستی ئەگەر دەرفەتێک بدەی بە برای خۆت ئەوان دەیانەوێ نوێنەری مەسیحی کەوی بیت بێدەنگ بیت قسەی نەبیت لە سیاسەتی گشتی ئەندامی پەرلەمانی کریستیان کلدانی و سریانی و ئاشووری و ئەرمەنی ئەندامی پەرلەمانی تورکمان ئەندامێکی پەرلەمانی تەواوە نیمچە ئەندام پەرلەمان نییە نیوە ئەندام پەرلەمان نییە نیوە ئیرادەی نییە ئیرادەی تەواوی هەیە ئەنجە لەو ئیرادەیە ئەوان دانەوێ ئەندامی پەرلەمانی پێکهاتەکان بستە پەرلەمانداری علاقەی بە پارتیە بین علاقە بێ ئەو بیانووی ئەوان سەرنجیەوە چیە لەسەری کە ئاڵێن کورسی پێکهاتەکان هەموو پشگیری پارتیان کردە بوونمونە برا
من لە منداڵیەوە لە یەکێتی قوتابیان بوو وە دەستم پێکردیە تا ئەمڕۆ ئەوە پێت دەرم لێرە لە کوردستان 24 بەبیلا بەتیلا بە ئیمانم ئەها بەو سەلیبەی کە لەبەرم کردیە پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان خوانەکە هەر بڕیارێک وەربگری دش بە ملەتی من دش بە کلدان و بە سریان و بە ئاشووری و بە ئەرمەن دژ بە مەسیحیەکان یەکەمین کەس دەبم من ئیدانەی دەکەم و دەنگم بەرز دەکەم و قبولی ناکەم ئەمە ئەم قسەیە کە ئەوەی کە ڕازی نەبی لە بابەتێک دەڵێن کاکە ئەوە پارتیە پارتی ئیشێکی باشی کرد ئەگەر پێیان برێ کاکە دەستان خۆش بی هەموو مەسیحیەکان بوونە پارتی کاکە پارتی ئیشێکی باش بکە حزابی مەسیحی لەگەڵی بن اتهامیان دەکەن کە لەگەڵوینە مەسیحیەکان حەزیان لێ ئەوان مەسیحیەکان تورکمانەکان کەوی بن فەقیر بن بێدەنگ بن تەداخولی سیاسەتی گشتی وڵات نەکەن دەزانین چی دەیانەوێ نیمچە هاوڵاتی بن ئێمە لە کوردستان هاوڵاتین و قبول ناکەن نیمچە هاوڵاتی بن دوایە کورد بە تایبەت کورد زۆر غەدری لێکراوە تا ئێستا غەدری لێ دەکرێت ما ئەو قانونەی ئێستا دەرچوو لە یەک بڕگا دژی پێکهاتەکان بوو بەڵام ئەوان دیکەش دژی کوردستان بوو تا ئێستا ئەنگۆ غەدرتان لێ دەکرێت مارەوەدان لۆ غەدر لە ئێمە دەکەن ویستم باسی ئەوە بکەم ینی دادگای فیدرالی بوو ئەو هەندە ینی لە بەرامبەر هەرێمی کوردستان بوو نمونە کۆمسیۆنی راپرسی و هەڵبژاردنەکان هەڵبەشاندیەوە ینی کۆمەڵێکی بریاری تریش دەرکرد بێژگە لەو بریارە ئەمە ئەچێتە چ خانێکەوە دەزانی سیاست کە لە بەغدا و ئەم بەڕێزانەی کە ئێستا لە بەغدا حکم دەکەن تا ئێستا من ناڵێم هەمویان ئێستیسنا هەیە بەڵام زۆربەی زۆریان عەقلیەتی قبولکردنی یەکتریان نییە تا ئێستا حەزیان لێ ئەم عێراقا لەلایەن یەک نەتەوە و لەناو ئەو نەتەوە لەلایەن یەک تائیفە و لەناو ئەو تائیفە لەناو یەک تەوەجوهی یەک مەرجە فکری سیاسی یەک ئاراستە ئەوان وڵاتی بەڕێوە بن یعنی دەزانیت ئەو بیرۆکەی دیکتاتۆریەت و خەریکە لە بەغدا هەر کۆپی پێست دەبیت بەڵام کاکەن حەقیقەتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبوونی ئەو پێکەوەژیانەیە فەرموو یەمەن لوبنان سووریا عێراق ئیران وڵاتانی تریش لەبەرەوە بەردەوام پێکهاتەیەکی تایفی نەتەوەی هەوڵ دەدات خۆی لەسەر ئەوانی تەزار بکە ئەو هەموو کێشەیە بەڵام کوردستان نمونەی پێکەوەژیانێکی ڕاستەقینەیە کە ڕێکخراوەکانی چاودێری مافی مرۆڤ وڵاتانی ڕۆژئاواز چاودێری ڕەوشەکە دەکەن ئەوە تا چەند لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئەو لایەنە دەکەوێتەوە کە زەربە لەو پێکەوەژیانە دەڵێم ئەمەی ئێستا بەڕێزان لە یەکێتی کردیان ئێمە دەبی لە زمانی سیاسی هەمیشە ڕێز لە یەکتر بگرین ئەمەی ئێستا برادرانی یەکێتی کردیان ئەمە دووەمین جارە کارێک دەکەن دەبتا پێشیلەیەکی مێژووی بۆ پێکەوەژیان یەک بەڕێز سەرۆکی کۆمار کە بڕیاری دەرکرد ئەم مەرسومە جەنابی غبتەی پاتریار کساکۆ سەحبی کرد ئەمە هەڵەیەکی مێژووی بوو کە جەنابی سەرۆک کۆماریش ئەویش یەکێکە بەشێکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و دوو ئەم سکاڵەی کە ئێستا پێشکەشیان کردبوو بە محکەمەی ئیتیحادی و ئەمڕۆ بڕیارێکی لێ دەرچوو کە دژی پێکەوەژیانە ئەمەی ئێستا ڕوویدا جەریمەیەکە تاوانێکە دژی پێکەوەژیان ئێمە دەستەوەستان ڕانەوەستین کۆمەلگای نێودەوڵەتی لە پێشمانە مەحاکمی نێودەوڵەتی لە پێشمانە و بەڕاستی ئەگەر زۆر بە کورتی کاکیانەوە بوو دادگای فیدرالی لە بەرژەوەندی ئەو سکاڵایە بڕیاریدا ئەگەر زۆر بە کورتی وازەحە بڕیارێکە بۆ پشتگیریکردنی حزبێکی ناوبراوە تاکو بتوانن ئەوان پێیان وایە کە کریستیانەکان لە کۆتا کە دەربچن کریستیانەکان زیاتر تەوەجوهیان لەگەڵ پارتیە بەڵام دەبی ئەوان لە خۆیان بپرسن لۆ ئەوان لە تاقیکردنەوەی پێکەوەژیان دەرنەچوونە بەڵێ بەڕێز ئانوو جەوهەر سیاسەتمەدارێ مەسیحیان و هەردەم وەزیرێ گەهاندن و بەگواستنە حکوومەت هەرێما کوردستانی گەلێک سوپاس کاک ئانوو زۆر سپاستان دەکەم